واجبە لەسەرمان پارێزگاری لەو خێر و چاکانە بکەین کە ڕۆژانە خۆمانی پێوە ماندوو دەکەین. نوێژ دەکەین، ڕۆژوو دەگرین، زیکری خوا دەکەین، قورئان دەخوێنین، خێر و سەدەقە دەکەین. هەر چاکەیەک کە ئەنجامی ئەدەین پێویستە پارێزگاری لێ بکەین. شتانێک نەکەین کە بێتە هۆکارێک بۆی کە چاکەکانمان لەدەست بچێت. کارێک ئەنجام نەدەین چاکەکانمان بەتاڵ بکاتەوە. ئەو چاکانی کە ماندوو بووینە هەتاکو دەستمان کەوتو بە پشتیوانی خوای گەورە. ماندوو بووینە نوێژمان کردو، ماندوو بووینە ڕۆژوومان گرتووە، ماندوو بووینە پارەمان پیاکرەوە خێر و سەدەقەمان کردووە. پێویستە پارێزگاری لێ بکەین، بەتاڵی نەکەینەوە. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بەتاڵی دەکاتەوە شەریک بۆ خوا بڕیاردانە. ڕیایە ئینسان ئیشێک بکە بۆ غەیری خوا. خوای گەورە دەفەرمێت لەئین ئەشڕەکتە لەیەحبەطەن عەمەلوک. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی خوای گەورە کردەوەکانت بەتاڵ دەکاتەوە. ئەگەر ئێمە بێت و لەگەڵ خوادا عیبادت بۆ کەسێتر بکەین، لەگەڵ خوادا داوای یارمەتی لە کەسێتر و لە قەبرێک لە دارێک لە بەردێک لە پیاو چاکێ لە پیاو خراپێ بکەین، ئەوە ئێمە کردەوەکانی خۆمان بەتاڵ دەکەینەوە. بێگومان خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دەفەرمێ بەو کەسانی کە لە دنیادا ڕیایان کردووە، ئەفەرمێ بڕۆن بۆ لای ئەو کەسانی کە ڕیاتان بۆ کردوونە. چاکت کردووە بۆی فڵان کەس بیبینێ، خێرت کردووە بۆی فڵان کەس بیبینێ، عیبادەتت کردووە بۆ فڵان کەس، بڕۆ بۆ لای ئەو کەسانە بە ئەو کەسانە پاداشتان بدەنەوە. لای من هیچ پاداشتێکتان نییە. ئەگەر ئێمە شەریک بۆ خوا بڕیار بدەین بێگومان کردەوەکانمان بەتاڵ دەبێتەوە. کردەوەکانمان دەسووتێ چونکە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لە غەیری خوا داوای یارمەتی لە کەسێتر بکەی کردەوەکانت دەسووتێنین. خوای گەورە دەفەرمێ ئەگەر شەریکم بۆ بڕیار بدەی لەگەڵ مندا عیبادت بۆ کەسێکی تر بکەی کردەوەکانت بەتاڵ دەکەمەوە. بۆی ئینسانی ئیماندار دەبێ پارێزگاری لە کردەوەکانی بکە، نابێ هاوار بۆ غەیری خوا بکە لە غەیری خوای گەورە بپاڕێتەوە، بڵێ فڵان کەس فریام کەوە بە کەسێکی مردوو، چونکە بەڕاستی هیچت بۆ ناکە، هیچ سوودێکی بۆ تۆ نیە، چونکە خۆی مردووە، نەیتوانی خۆی لە مردن ڕزگار بکە. دەتوانێت تۆ ڕزگار بکە، نەیتوانی خۆی لە نەخۆشی ڕزگار بکە و بە نەخۆشی مرد، دەتوانێت تۆ ڕزگار بکە، نەیتوانی خۆی لە مردن و لە پیری بە دوور کات، مناڵەکانی لە مردن و لە پیری بە دوور کات، دەتوانێت تۆ بە دوور کات. نەخێر، ئینسان تەنها خوای گەورە بپەرستێ بە تاک و تەنها. بۆیە خوای گەورە هەڕەشەی کردووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە هەموو پێغەمبەرانی پێشوو سەلامی خوایان لەسەر بێ ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەن خوا کردەوەکانتان بەتاڵ دەکاتەوە. جایەکێک لەو شتانێک کە چاکەکانمان دەسووتێنێ ئەوەیە داوای یارمەتی لە غەیری خوا بکەین، لە غەیری خوا بپاڕینەوە، یاخود چاکەکانمان بکەین بۆی خەڵکی دەستخۆشیمان لێ بکات، بۆ ڕیا بیکەین.